بسرانی خۆشەویستی رادیۆ گەلی کوردستان ئەم کاتتان باش من نور حسێنم هاتوومە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت سەبارەت بە پرسی عەفرین و تێڕوانینی میوانەکانم ئەمڕۆ لەو بارەیە وەرەگرین و سەبارەت بە هەڵبژاردنەکانی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یا پەرلەمانی عێراق کەوا بڕیارە لە 12 مانگی 5 ساڵی ئەم ساڵدا ئەنجام بدرێ و قسە و باز دەکەین لەسەر بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان و گرنگی و ڕۆڵ و ئەهەمیەتی و تێڕوانینی میوانەکانم ئەم بەڕێزانەی کە ئەمڕۆ میوانە لێرە هەر کامیان پێگەی سیاسی و بەرپرسیارەتی حیزبیان لەناو ئۆرگان و دام و دەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەیە یا بە بڵێم ئەمانە هەر کامیان لێپرسراوی کۆمیتەیەکە کە کاریگەری زۆری هەیە لەسەر بارودۆخی کوردستان و تێڕوانی ئەوان جێگای نەزەر و بە نەزەری ئەتیبار وەرەگیری و ڕۆڵی هەیە بۆیە میوانەکانم بریتین لە بەڕێزان کاک محەممەد گۆڕەدێمی لێپرسراوی کۆمیتەی ڕێخستنی چوارتا کاک محەممەد بەخێربی گەلی کوردستان و بەڕێز کاک عەبدوڵڵا کەریم لێپرسراوی کۆمیتەی چواری ڕێخستنی چوارباخ زۆر بەخێر بێ کاک عەبدوڵڵا بۆ ستۆدیۆی گەلی کوردستان و بەڕێز کاک ڕەشاد گەڵاڵی لێپرسراوی کۆمیتەی ڕێخستنی مەخمور لە مەخمور و لەگەڵمانە کاک ڕەشاد ئەم کاتت باش هەموو کاتێک باش زۆر سپاس بەڕێز کاک محەممەد حەمەساڵان لێپرسراوی کۆمیتەی شەهیدان لە کەلار لەگەڵمانە کاک محەممەد جەنابیشت بەخێر بێ بۆ بەرنامەی تایبەت لە ڕادیۆ دەنگی گەلی کوردستان خۆش بێ قوربانم زۆر سپاس وعد بوو بەڕێز کاک سێوان محەممەدیش لێپرسراوی کۆمیتەی ڕێخستنی خورماڵیشمان لەگەڵ بێ بەڵام دیارە بۆ کارێک نەیتوانی بەشدار بێ بەخێر بێن کاک محەممەد بەخێر بێن کاک عەبدوڵڵا کاک ڕەشاد کاک محەممەد هەمووتان بەخێر بێن بۆ ستۆدیۆی دەنگی گەلی کوردستان یا بۆ بەرنامەی تایبەتی ڕادیۆی دەنگی گەلی کوردستان پێم خۆشە کاک محەممەد لە جەنابتەوە دەست پێ بکەم هەڵوێستی ئێوە هەڵوێستی جەنابێت و هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر ئەفرین چییە کە تورکیا پێیوا بوو بە 3 ڕۆژ دەتوانێت ئەفرین داگیر بکە بەڵام وا پێێنێتە مانگێکەوە کە بە پێی ئامارەکانیان بە پێی زانیاریەکانی تەنها 4-5 کیلۆمتر چۆتە ناو خاکی ئەفرینەوە و لەم ڕۆژانەشە ئەمڕۆ بەیانی و بزانم سوپا سووریا بەنیازە بچێتە سنوورەکانی نێوان تورکیا و ئەفرین هەڵوێستی جەنابەت و هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان چیە لەو بارەیەوە چەنە بە گرنگی یەزانی کە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم حیزبە پشتیوانی لە پرسی ئەفرین بکە سەرەتا زۆر سپاس بۆم دەرفەتە زۆر سپاس دیارە لەو کاتەوەی کە دەوڵەتە دیکتاتۆرەکان و دەوڵەتە زلهێزەکان کوردستانیان دابەش کردووە کوردستانی ڕۆژاواش یەکێکە لەو پارچە خۆشەویستە یەکێکە لەو بەشە جگەرەی کە لە بەشێکە لە کوردستان ئێمە لەسەر کوردستانی ڕۆژاوا و بزات لەسەر ئەفرین لەو کاتەوەی کە ڕژێمی تورک هەوڵی ئەوەی داوە کە ڕۆژئاوا لە سەرەتای دروستبوونیەوە تا ئەمڕۆ کە وەختان نەزانن دوای بەهاری عەرەبی ئەو چێشە و مەشاکیلانە ڕووی کردوتە سووریا و لە سووریاش سەرهەڵدانێکی گەورە ڕوویدا و لە نێو ئەو سەرهەڵدانەدا کوردیش بە خۆتان نەزانن ڕۆڵی بەرچاوی بینیوە و بە تایبەتی هێزە دیموکراسخوازەکان بزات پێدا لەوێ هەتا ئەمڕۆ توانیوێتی پێگەیەکی گرنگی خۆی لە ناوچەکە و لە سووریا دابکتێت بۆیە لەو کاتەوە ڕژێمی تورک هەوڵی ئەوەی داوە کە ئەو پارچەی کوردستان و بە تایبەتی پەیەدا کە بە دوژمنی سەرسەختی خۆی ئەزانێت کە پێی وایە دروستبوونی هەر کیانێکی کوردی لە هەر پارچەیەکی کوردستانە دەبێتە کێشە و گرفت بۆ ئەو لەبەرەوە زۆر هەوڵی داوە کە بە هەر ڕێگەیە بێ بە هەر نرخێ بێ ئەزمموی ڕۆژاوا دابمێرکێنێتەوە یاخود هەوڵ بدا بۆ لەباربردننی مۆلای جەنابەت بۆ کاک عەبدوڵڵا کەریم ئەگەر هەڵوێستی جەنابیشت بزانم سەبارەت بە پرسی ئەفرین و ئۆپراسیۆنی سوپای تورکیا و بۆم گرنگە هەڵوێستی ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بزانم چیە لەو بارەیەوە پێ دوای ئەوە لەسانەیەکێتی چەند هەڵوێستێکی نیشتیمانی و هەڵوێستێکی زەروری بۆ یا بەپێی پێویست بۆ زۆر سپاس بۆ دەرفەتە لە ڕاستیە
ئۆپراسیۆنی ئەفرین ئەوەی کە تورک ئەویست لە ماوەی چەند ڕۆژەکە ئەفرین داگیر بکات بۆی نەکرا. یەکێتی نیشتمانی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە دەوری بەرچاوی هەبووە لە پشتیوانی هێزە سیاسەکانی هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتیش ڕۆژاوا لە دوای بەهاری عەرەبیەوە لە کۆبانی بەشداریمان کردووە و لە ئەفرینیش ئێمە پشتیوانی لە ئەفرینەکەین. یەکێتی نیشتمانی کوردستان هەڵوێستی نیشتمانی خۆی نەدۆڕاندووە و هەڵوێستی نیشتمانی خۆی هەڵوێستێکی بەهێزە هەڵوێست لە هەر چوار پارچەی کوردستانەکە و ئێمە لە ساڵانی پێشتریشا لە سەرەتای شۆڕشی کۆماری ئیسلامی ئێرانیشە هەموو خەڵکشایەتەکە یەکێتی نیشتمانی کوردستان لە پشتیوانی لە ڕۆژهەڵاتی کوردستان کردووە و ئێمەش ئێستش بۆ ئەفرین لێرەوە دەنگی خۆمان خستووە پاڵ هێزەکانی پێدایان هێزەکانی کوردستانی ڕۆژاوە و پشتیوانیمان لێکردوون و بەردەوامیشە بین چونکە ئەمە یەکێتی نیشتمانی کوردستان یەکێتی یەک نیشتمانی کوردستانە بە مفهومی تاڵکی. جوان زۆر سپاس. بەڕێز کاک ڕەشاد گەڵاڵی هەڵوێستی جەنابتان چییە؟ جەنابەت هەمیشە زۆرتر لە میدیاکان دەرەکەی و بە تایبەتی لەو ناوچانەی پارتی دیموکراتی کوردستان ڕەنگەی و کێشەگری پشتیشتان زۆرتر بێ بەڵام سنووری ڕۆژاوای کوردستان لە ئێوە نزیکترە. ئەکرێ پێم بڵێ هەڵوێستی جەنابەت چییە لەو بارەیەوە و چەنە ئەو خۆراگری و بەرخوردانەی هێزەکانی ئەفرین بەرزە نرخێنی و چەندیشە پێ دوایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پشت ئەو عەزمەوە هەیە لە پشت ئەو قووەتەوە هەیە کە لە ڕۆژاوا بەڕێوە چێ بە تایبەتیەوەی کاک عەبدوڵڵا وتی یەکێتی نیشتیمانی کوردستان نیشتی بۆ نیشتیمانی هەمووان بۆ پشتیوانی لە هەموو پارچەکانی کوردستانەکە. بەڵێ فەرموو. سپاس بۆ دەرفەتە بێز و خۆشەویستیم بۆ هەواڵانم. بەڵێ سلااو لە جەنابیش. برای خۆشەویستی. دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە وەکو هێزێکی نیشتیمانی سەرتاسەری هەر پارتیای کوردستان لە شێوازی کارکردنی هەنجی داوەتەوە بۆی بستنەوەی ڕزگاری خوازی کوردستان لە هەر پارتیەک بێتن یەکێتی نیشتیمانی کوردستان لەو سەنگەرە بووە بۆ هاوکاری و هەماهەنگی لەگەڵی و لە ڕووی هێزشەوە بە بەردەوامی لە هەر کاتێک پێویستی بە هێز یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی هێز یەکێتی لەوێندەر بوونی هەبوو ئامادە بە بۆ داپۆچیکردن وەکو بەشێک لە جلسەی دایک کە نیشتیمانی ئازیزمانە لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە باکووری کوردستان بەتایبەتی بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان حضوری لە هەموو پارتەکانی کوردستان هەبوو و خوێنی بەخشیە واتە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی هەر چوار پارتەی کوردستان بووە و لەو ساتی کە دروستیش بۆ دامەزێنراوە تاکو ئەو ساتە هەرگیز نە پاشەکشەی لە مەبادی و دژمی خۆی کردووە نەڕۆ بۆ ساتێکیش نەوەستاوە لەم پەیامە کە بۆ هەموو کوردستان بیکرد بۆیە ئەوەی من مەوەستمە لێرە باسی بکەم دیارە خەباتی ڕۆژاوای کوردستان خەباتێکی زرورە دەبێ کۆی کورد دەهەت جگە لە ئەحزابی سیاسی هەموو بە یەک دەن هەماهەنگ بین هاوکار بین بۆ هاوکاری کردنی ئەو بەشەی کوردستان من پێشم وایە لە یەکەم ساتی دروستبوونی ئەو هێزە ڕێدا بە تایبەتی کە وەکو هێزی کاریگەر لە ساحەکە بوونی خۆی سەلمان زیاد لەگەڵ هەموو پارتەکانی کوردستان بوونی خۆی سەلماندێ لە ساحەکە بە تایبەتی شمەندیەکی هەرێمایەتی زۆر ناوخۆ هەرێمایەتی زۆر گرنگی هەبووە جگە لەوەش لای من ئەوەی کە زۆر گرنگ بووە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دروستکردنی هێزەکە ڕۆڵی کاریگەری هەبووە ڕۆڵی پەشنگاریش هەبووە لە دروستکردنی ئەم هێزە هاوکار بووە لە کۆی پێداویستەکانی ئەم هێزە وەزائیدەن وەکو ئەوی هەواڵانم باسییان کرد هەم لە کۆبانێ کە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بردننی چەک و پێداویستی بە تایبەتی داوە دەرمانیش کە ڕۆڵی پرسنگاری هەبووە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی کاریگەر لە ساحەی کوردستانی باڵە باش باشە کاک ڕەشاد دوای دێم وەلای جەناب بەڕێز کاک محەممەد حەمەدساڵ ئەگەر هەڵوێستی جەنابت بزانم سەبارەت بە بۆ چونتان سەبارەت بە ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر ئەفرین و هەڵوێستە نیشتیمانیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێچوانەی هەندێک هێزی ترکە خەندەق لێدەن لە بەرامبەر ڕۆژاوا سنوورەکان داخەن و گومرگە خەنە سەر شیری مناڵان و هاوکاری هەندێک هێزی نەیاری ڕۆژاواکەن کە دۆستی تورکیایە و کێشە و گرفت بۆ ڕۆژاوا دروزەکەن و ڕێگان نادەن خەڵک بە ئاسانیات و چۆپکە لە بەرامبەرەوە هەڵوێستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن هەڵخێری سپاس بۆ بەڕێستان چاکەنۆر سڵاو بۆ میوانە بەڕێزەکان و بۆ گرانی بەڕێز یەکێتی نیشتیمانی سیاسەتی ڕوونە هەر لە سەرەتاوە
باوەڕی بە وتوێژ و بە چارەسەری کێشەکان بە ڕێگای ئاشتی هەبووە و هەوڵیشی بۆ داوە خەباتی زۆری بۆ کردووە بە درێژایی خەباتی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان خەباتی دیپلۆماسیشی درێژە پێداوە لەگەڵ چواردەور و هاوسەنگی هەبێ بەڵام لە کاتێک دەوڵەتێک بێت و شەڕێک دەسەپێنێ و هەوڵی تێکشکاندنی ئیرادەی میلەتەکەمان و تەواوی پێکاتەکانی عەفرینەدا سیاسەتی ڕەسمی یەکێتی نیشتیمانی وازحە ئیدانەی کردووە لەسەر ئاستی وەرگانەکانی ناوچە جیاوازەکانیش ئێمە وازحە بەشداری خۆپیشاندان و ڕێپێوان و هەڵێستمان ڕوونە دژی ئۆپراسیۆنی تورکیان و دژی کوشتی چونکە لە پێش هەموو شەربانەکانیش مناڵان و ژن و مناڵ و خەڵکی سڤیل بوون بە قوربانی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەموو شێوەیەک پشتگیری لە سەرکەوتنی پێکاتەکانی عەفرینەکە و پشتگیری لە سپاسگیری ئاشتی لەو ناوچەیەکە و پشتگیری لە دۆزی ڕەوای نەتەوەکەمانەکە لەسەر و هەموو مەسەلەی بەڵێ زۆر سپاس دەکەم بیسەرانی خۆشەویستی رادیۆگەلی کوردستان بەرنامەیەکی تایبەت پێشکەش دەکەین سەبارەت بە ئۆپراسیۆن تورکیا بۆ سەر عەفرین سەبارەت بە پرسی هەڵبژاردنەکانی داهاتووی مانگی یاری داهاتوو لە عێراق و بە کوردستانی شەو بێگومان و قساکەین لەسەر کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە میوانداری بەڕێزان کاک محەممەد حەمە ساڵح لێپرسای کۆمیتەی شەیدان لە کەلار بەڕێز ڕەشاد گەڵاڵی لێپرسای کۆمیتەی ڕێخستنی مەخمور کە لە مەخمورەوە لەگەڵمانە بەڕێز کاک عەبدوڵڵا کەریم لێپرسای کۆمیتەی چوار ڕێخستنی چوارباغ بەڕێز کاک محەممەد گۆڕەدیمی لێپرسای کۆمیتەی ڕێخستنی چوارتە کاک محەممەد بێمە لای جەنابەت ئێستا پرسێکی گرنگ هەیە لە کوردستانە میدیاکان و خەڵک و بنکەکانی کۆمیسیۆن قەرەباڵغی زۆری پێوە بیندریەکە لە وا بڕیارە لە مانگی ئایاری داهاتوو لە مانگی 5 هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق لە عێراق و بەکارهێنانی کوردستانی شەوبەڕێوە بۆ پڕکردنەوەی 328 کورسی و تا ئێستا هێز و ئیتیلاف و نوێنەرایەتی و کوالیسیۆنی زۆر لە نێوان هێزە سیاسی شیعە و سوننەکان و پێکاتوە ئەوەی کە هیچی نەکردووە هیچ کوالیسیۆنێکا چی ئیتیلافێک و بەرەیەکی هاوبەشی نییە بریتین لە هێزە کوردیەکان و تەنانە ناوچە جێناوەکانیش نیانە سەرنجی تۆ لە سەهۆڵ بژاردنانە چییە و چەنە گرنگە و بۆچی کورد نەیتوانی وەکو شیعەکان وەکو شیعەکانی خۆ خلاف و کێشان هەیە بەڵام هاوپەیمانێتیان هەیە سوننیەکانی شایانە خلاف و کێشان هەیە لە نێوان خۆیاندا هاوپەیمانێتیان هەیە بۆچی کورد نەیتوانی ئەمە بکە واڵێسی جەنابەت بەگشتی لەسەر هەڵبژاردنەکان چی بەڵێ بەنسبەت هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە بڕیارە 12 ئەنجام بدرێت بەڵێ ئەو هەڵبژاردنە بەڕاستی بۆ کورد زۆر گرنگە و من لێرەوە پەیامێک ئاڕاستەی هەموو جەماوەری خەڵکی کوردستانەکەم باشە کە ئەگەر کەم تەرخەمیەک لە هەڵبژاردنەکانی ترە ئەنجام بدرێت لایەن جەماوەرەوە پێویستە لەم هەڵبژاردنەیە هیچ کەم تەرخەمیەک ئەنجام ندرێت بۆ لەبەر ئەوەی هەتا ئێمە بتوانین هێز و قورساییمان لە پەرلەمانی عێراق هەبێ ئەوەندە ئەتوانین داخوازیەکانی خەڵکی کوردستان زیاتر بەدی بێنین بۆیە ئەمە خاڵێکی گرنگە و خاڵی دووەمی کە لایەنە کوردیەکان نەیانتوانیوە ئیتلافێک بێن بەداخەوە لە هەرێمی کوردستان تا ئێستاش چەند کێشەیەکی سیاسی هەیە کە نەتوانراوە لە نێوانی لایەنە سیاسەکانە چارەسەری بۆ بدۆزرێتەوە بەڵام لەبەردەمانە ماوە چەند کاتێکمان لەبەردەمان ماوە هیوادارین لایەنە کوردیەکان بگەنە دەرەنجامێک کە لانی کەم ئەگەر کێشە و مەشاکیلیش لە ناوخۆی وڵاتەیە با نەیگوازنەوە بۆ دەرەوە چکە ئەو کاتە پێش خەڵکی کوردستان بۆ خۆیان سەنگ و قورساییان نابێت لە پەرلەمانی عێراقا لەبەرەوەی پەرلەمانی عێراق بە تایبەتی بەنسبەت تراکسیۆنە کوردیەکانەوە و ئەو ڕێژە کورسی کە ئێمەی هێنین پابەندە بە بوونی قوتی جەماوەری خەڵکی کوردستان و دەسەڵاتی هەرێمی واتر لە هەموو ڕووەکانەوە پێگەی کورد لەسەر ئەساسی ئەو کورسیانە دادەندێک کە لە پەرلەمانی عێراقی باشە کاک محەممەد پرسیاریەوەش لێ بکەم هەندێک گەڵێن ئەم گرفتە پەیوەندی بە پارتیەوە هەیە پارتی بۆ ڕاگەیاندووە کە من لە کەرکووک بەشداری هەڵبژاردنەکان ناکەم و لە دیالە نایکەم لە تکرید نایکەم ئەی بۆ نمونە لە خانەقین و خورمات و نایکەم بەو دەلیلێکی احتیلال کراوە داگیرکراوە بەڵام ئەوانەدا هەندێک میوانی تری پێش بەرنامەکانی پێشوو هەبوو وتیان پارتی خێرە بۆ کەرکووگەڵی احتیلال کراوە و خۆشی لە هەڵبژاردنەکانی مووسڵ بەشداریەکە و جێگیری پارێزگارەکەی لە مووسڵە و دوو جا شنگالی چۆڵ کردووە کەچی ئەچێ باشداری هەڵبژاردنەکانەکە بەڵام لە کەرکووگەڵێ احتیلال کراوە نام پێدوانی ینی ئەو بۆ چونە ڕاستە کە پارتی دیموکراتی کوردستان ئەو یەک گزیەتێک داوە بەڵێ ڕاست بە قەناعەتی من ڕاستە چۆن پێش هەموو شتێک هەتا ئێستا تا ئەگەینە خولێکی تری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پارتی هێزی یەکەم بووە
و براوەی یەکەم بووە براوەی یەکەم و هێزی ئەەکەم بە مەفهومە کوردەوارەکە وەکو باوک ناوی ئەبەن باوکێک کە ئیدارەی وڵاتێک بکات بەناعەدالەتی و پەراوێزی ناوچەیەک بخات کە ناوچەیەکی زۆر گرنگە بە درێژایی مێژوو کورد شەڕی لەسەر کەرکووک و ناوچەکانی تر کردووە بە تایبەتی یەکێتی نیشت زۆرترین خوێنمان داوە زۆرترین قوربانیمان داوە لەو پێناوەدا ئەمڕۆکە ئێمە تێدەگەین لەبەر ئەوەی پارتی دیموکراتی کوردستان ڕێژەیەکی زۆر کەمی دەنگی هەیە لەو ناوچانە بەشداری ئەو پرۆسەیە ناکە کە ئەمە لێدان نییە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە لێدانە لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بەڕاستی و ئەمە لەو ڕوانگەیەوە کە باسم کرد ئەگەر تۆ حیزبێکی براوەی لە وڵاتەیە زۆر باشترە ئەم هەنگاوانە نەنێچکە پێش خەڵک بۆ خۆت خراپە داهاتوو لە داهاتووە بۆ خۆت تووشی زانی گەورەبی و مێژوش ڕەحم بە کەس ناکا بەڕاستی بۆیە ئەمە بەڕاستی دێمە لای جەنابەت بەڕست کاک عەبدوڵڵا ئەگەر هەڵوێستی جەناب بزانم سەبارەت بۆی کە هێزەکانی کوردستانی پارچە پارچەن و نەیانتوانی ئێتلافێک پێک بێن و ئەمە ژۆک و کاک محەممەدی ژووتی دەنگێکی زۆر لە کیس کوردەدا بە تایبەتی لە کەرکووک جێناوچەکان بەڵام بەشێکی زۆری خەڵک پیانوە پارتی دیموکراتیکان سەبەب بووی کە بە ناوی ئیحتیلالەوە بەشداری هەڵبژاردنەکان ناکا و وەکو کاک محەممەدی ژووتی وتی پارتی پێوا بوو لەبەرەوە دەنگانەی پێشوو ئەمجارە دەنگ نایێنێ بۆیە بەشداری هەڵبژاردنەکانی ناکە هەڵوێستیەوە چیە سەبارەت بە کۆی گشتی هەڵبژاردنەکان و سەبارەت بە بەتایبەتی ناوچە جێناوەکانی کەرکووک و خانەخین و خولمات و ناوچەکانی تر لە ڕاستیە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەڵبژاردنێکی زۆر گرنگە و هەڵبژاردنێکێکە لەو هەڵبژاردنانە ینی یا هەڵبژاردننی کوردستان گرنگیەکەی زیاترە کە ئێمە بتوانین گەلی کورد بە یەکدەنگ بەشداری بکەین بە بۆی زۆرترین نوێنەرمان هەبێت لە عێراق بەڵام بەداخەوە کورد لەم هەلا قیادەی کوردی نەیتوانی ئەمە بکە ئەم یەکلیستێ بکە ئەمە بەڕاستی خەلەلێکە بۆ نەتەوەکەمان و لە داهاتووشە ئەزانین زیانەکانی چۆنە خاڵی دووەم بۆ مەسەری پارتی ینی بەڕاستی گەلی کورد و بە تایبەتیش لە هەرێمی کوردستان ئێستا خەڵک وا هەستەکات خەباتی پارتی لە کەرکووک بۆ نەوت بووە نەک بۆ میلەت ئێستا بیرە نەوتەکانی نەماوە بۆیە پێویستی بۆ نییە بەژایی تیا بکات بەژای لەو انتخابات بکات و انتخاباتی پێشوویش ئەوەی سەلمان کە پارتی دەنگێکی کەمی هەبوو لە کەرکووک و ئێسش ئەو ئاوارانەی کە لە کەرکووک ڕان کردووە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بۆ هەولی ڕێگان پێ نادەن بگەڕێنەوە بۆ کەرکووک باشە بەشێک لەو خەڵکە کادر و لایەنگر و دەنگدەرانی پارتین ئێنا لە کەرکووک ئێستا وەزە ئاساییە ئەنی هەموو خەڵگەڕاوەتەوە وەزە ئاساییە بەڵام نایەنەوە ئەنجومەنێک لە کەرکووکە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆبوونەوەی بکە پارێزگایکی کورد دڵبژێرێت بەڵام پارێزگارەکە جێگری پارێزگارەکانی خۆی پارتی لە مووسڵ داوامەکە بەڵێ جێگری پارێزگار لە مووسڵ داوامەکە یعنی سەیدا کەرکووک بۆ کەرکووک احتلالە بەشدار داگیرایە بەڵام لە مووسڵ نەکراوە لە بەغاش بۆ شنگال پاریسە بەڵێ لەگەڵەوە ئەمە هەموو ڕێی هەموو خەڵگوایە کە پارتی لە کەرکووک تەنها باشە کاک عەبدوڵڵا نابێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە بە خەڵک بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە غەڵەتی هەیە کەم و کوڕی هەیە قابلی ڕەخنەیە و خەڵک جەماوەر و ئێوە خۆشتان وەکو لە پرسایی کۆمیتە گلەیتان لە هەندێک سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە ئەو دروستە بەڵام نابێ یەکێتی نیشتیمانی بە خەڵک بڵێ کە کاکە ئەوەی جەناب بدوتت پارتی تاوەکو 16 ئۆکتۆبەر کە لە کەرکووک وە بۆ نەوتەکە بوو ئێستا نەوتەکە نەماوە نایەوێت کەرکووکی ناوێ و ئەوەی کە لە مووسڵیش ئێستا ئەوێ سەبەبەکە نەوتەکەیەتی ئەگەر نا بۆچیە بێ دوو جار شنگال بفرۆشێ و چۆڵی بکەوە بە هەزاران کەس ببنە قوربانی لە ژەدەسەڵاتی داعش بەڵام ئامادە نییە بێ لەوەکو جەناب بدوتت 12 نوێنەرەکەی لیستی برایەتی بێن هەڵبژاردنێک بکەن و پارێزگارێک دانرێ هەر لەبەرەوەی یەکێتیە ینی نابێ یەکێتی ئەمە بە خەڵک بڵێ لە ڕاستیە کەمە لە دوایی ترا باسیشی زیاترەکەین قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان نازانم ینی لە دوای وەفاتی جەنابی مام جەلالەوە قیادەی یەکێتی زۆر شتی ئیهمال کردووە یەکێک لەو پرسە گرنگانە پرسی کەرکووکە و پرسی هەڵبژاردنەکانی ئەمجارەی عێراق کە بەداخەوە ئەمە ئێستا لە ئاستی سەرکردایەتی ئێمە ئیمال کراوە ئەینا گرنگە ئەمە بەڕوونی بە خەڵک بوترێ و بە زۆرتر ڕوون بکرێتەوە و بەڕاستیش قیادەیەکێتی پێویستە بچێت لەگەڵ پارتی دانیشتن کە یەکلای کاتەوە مەوزوع ناکرێت لە کەرکووک بەم شێوە بێ بەڵام لە بەغاس بەڵێ دێم لای جەناب بەڕاست کاک ڕەشاد گەڵاڵی مۆزوعێکی گرنگ هەیە هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانە کە خلافەکە زۆرتر هێزە سیاسیەکان پیان وایە پارتی ڕۆڵی هەیە لەم خلافانە وە نەهێشتووە لیستێکی یەکگرتو دروست بێ بەو دەلیلەی کە کەرکووک احتیلال کراوە
ئێوە لەو ناوچانن خۆتان هەڵوێستی خۆتان هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو بارەیەوە چۆنە بینن و کاک عەبدوڵڵا وتی پارتی بۆیە کەرکووکی نایە بەشداری هەڵبژاردنەکان ناکات لەبەرەوەی نەوتەکە نەماوە و پێشتری هەندێک لە چاودێرا وتبوویان پارتی ئامادە بوو 10,000 پێشمەرگە بکاتە قوربانی بۆ دەسەڵگرتن لە بیرەنەوتەکانی هاڤانا و بای حەسەن بەڵام ئامادە نەبوو ساعاتێک بەرگری بکات لە بەرامبەر داعشە لەو بیرەنەوتانە. هەڵوێستی جەنابتە دیارە لەسەر ئاستی پارێزگای مووسڵ شازەیەکە ئیداری لەسەر ئاستی ناوچەکە لە ژێر دەسەڵاتی کووردا بوو لە 2003 تاکو 2010 لە کۆی هەر شازەیەکە ئیداری کە 4 قەزا و زیاتر لە 12 نەحەی لەخۆ دەگەت تا ئێستاکە یەک قەزا و 2 نەحەی ماوە لە ژێر دەسەڵاتی کوردیە چەند قەزای شێخانە ئەوەی هەردوو نەحەی دوێڕ محمود لە ڕوو ئیداریەوە هەردوو نەحەی کەسەر بە قەزای واتە حکومەتی هەرێمی کوردستان یاخود ساسی بە تایبەتی کە لە 2003 حاکمی مطلقە لەو منطقەیە کۆی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا یاخود پەرلەمان تەنیا یەکێک موسڵمانی کوردستان دەتوانێت ئەندامیشی پەرلەمانی دەستێ یاخود دوو ئەندام سێ ئەندامی ئەنجومەنی بێت بەسێ باقیتە ئەندامانی ئەنجومەن زائیدە ئەندامانی پارێزگا زائیدەتی پەرلەمان لە هەبارەی تاکی دەبێت ئەو گومان لەوە نییە زرمەد یەکەم لە سنووری پارێزگای مووسڵ پارتی کاتی کوردستانە ڕێک سیاسەتی دوو پارتیش پەیڕەو دەکات جیاوازە لەگەڵ کەرکووک ئەوەی لە کەرکووکە دیارەوە لە خانەکەی تاکو دەبێت کە کەرکووک بەزانی فرسەتە ناکاتن تر کە لە مووسڵ بە هەمان شێوەیە ئەگەر نوێ باسی ناسی مۆژێر هەژمون و ژێر دەسەڵاتی داگیرکاری کە سوپایەک بێگانە لێوەندەرە بەڵام خۆ لە ناوچەکەی ئێمەش بە هەمان شێوە تا دەگەیتە مووسڵ سەرنجی ئەنجومەنەکەی پارێزگای پارتیە کاگێرە لەقەوە دەوام دەکات لە مووسڵ جێگری پارێزگار بە هەمان شێوە کاگێرە لەقەوە ئێستاکەوە جێگری پارێزگارە لە دوومانجی ڕابردوو بە پێی بڕیارێکی ئەنجومەنی وەزیران کە لە ڕێگای محکەمەوە لە بەغدا پارێزگار بۆ ماوەی 7 ڕۆژ دوور خراوە لە پۆستەکەی ئێستا گەڕاوەتەوە لە چەند ڕۆژی ڕابردوو دیارە ئەم هەواڵەی پارتی کوردستان محافظیش بوو هەم پارێزگار بوون هەم سەرۆکی ئەنجومەنیش بوون واتە کۆڕی ئەو ڕێگەی پارتی لە مووسڵ ماونەتەوە لە پۆستی ئیداریەکان تا ئێستاکە بە تایبەتی لە قەزا و نەحەیەکانی حەمدانیە بەرتر لە شوێنی مەسیحەکان ماونەتەوە نەش گەڕاونەتەوە بۆ هەولێر لە شوێنی پۆستەکانی خۆیان ماونەتەوە ئەمە سیاسەتی دووفاقی تێدەبوو باشە نابێ یەکێتی ئەمە تەوزیعدا بۆ خەڵک بڵێ پارتی ئەمە سیاسەت و استراتیژێتی لەوێ واکا لێرە وایە کاکە لە سەرەتا باسی سێز منیتە بوومە لەو کادرانی نیشتیمانی کوردستان لە ڕاگەیاندنەکان زۆر بە فەرحەت باسی بۆ بابەتەم کردبوو من دەکڕێتەوە بۆ ئەوەی هەم لە سیارەکەی تەسوتێر باشە گومان لەوە نییە فەرتەواقع بوونی لایەنە سیاسەکان لەسەر ئاسی هەرێمی کوردستان بوون کە بە یەک لە سنێنە خوارێ من وای دەبینم کاریگەریەکە لەوە دەبینم نەبوون و غیابی سەرکردەیەکی کاریزما دەبینم لە نێو هەرێمی کوردستان چونکە ئەم سەرکردەی ئێستا کە تا دوێنێکە تاریفگاندۆن پێی وابوو سەرکردەیەکی باڵا و بناوی سەرۆکی نەتەوەی قسەی دەکات ئێستا سەرکردەیەکی شکست خواردووە واتە لەسەر دەستی ئەم سەرکردەیە 151 خاکی کوردستان لەدەستدراوە ئەمە بۆیە ئەو غیابە هەیە غیابی جنابی مانگەلان لە ساحەکە زۆر بەڕوونی دەردەکەوێت چونکە مانگەلان کۆکەرەوەی هەمووان بوو جگە لەمە دەبێ ئێمە وەکو کادرانی نیشتیمانی کوردستان زۆر بەسەراحەت ڕاستگویانە لە ڕاگەیاندنەکان لەگەڵ نەفسی خۆمەتراسی ئەوە بکەین بڵێن سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردەیەکی نەخۆشە بێ مانگەلانیمان پێوە دیارە و ئەم سەرکردانەت هەر یەکێ لە ئاوازێک دەخوێنن بۆیە من پێم وایە ئەگەر بمانەوێت لە ئایندا ببینەوە سواری ناوچەکە و ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو سەرەتا بە پرشنگداری بێنینەوە دەبێت کۆنگرێت بکرێتن بۆ لێ نەزاتمان بێت لەو بەناو سەرکردە هەڵپەرست و بەرژۆنی خوازانی ئێستاکە دەسەڵاتدارن ناوێتی نیشتیمانی کوردستان باشە دێمەوە لای جەنابەت بەڕێز کاک محەممەد حەمەد ساڵح ئەگەر هەڵبژاردنەکان بەڕێوەی هەڵوێستی ئەو لەو بارەیەوە چییە و پێ دوایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێت چی بکە بۆ نمونە ئیستراتیژی چی بێت تاکتیکەکانی چی بێ بۆ ئەوەی کە لانی کەم لەو ناوچانەی کە پارتی پێڵێ احتلال کراوە بتوانێت داکۆژی لە خەڵک بکە وەکۆ بەڕێزانە جوتیان کەرکووک شاری یەکێتی بۆ یەکێتی جۆ دووماندوو بوون و قوربانی شەهیدی زۆر بۆ داوە ڕەغمیەوەی کە خەڵک هێشتا ڕەنگە گلەیی هەبێ لە یەکێتی لە سیاسەتەکانی بەڵام لەگەڵەوەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خەڵک گرنگە و ڕۆڵ و پێگەی یەکێتی بۆ خەڵک گرنگە هەڵوێستیەوە چێ لەو بارەیەوە پاشەوەی کە سیاسەتی ئابووری سربەخۆش کسیەنە
و پاشەوەی کە ئەنجامەکان دەرەنجامەکانی ڕێکراندۆمان بینی تا ڕادەیەک بە شکستی گەورە کۆتایی هات و لایانی سیاسی بە تایبەتی پارتی هەوڵیدا بەشێ لەو شکستانە لە ئەستۆی خۆی داماڵێەوە بیکاتە ئەستۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەداخەوە ئەوان بەشداری لە حکومڕانی لە عێراق و مەسەلە نیشتمانیەکان و مانەوە لە کەرکووک و پشتیوانی لە خەڵکی کەرکووک و هاوپەیمانەتی لەگەڵ یەکێتی ولانە تێکۆشەر و ڕەسەنەکانی تریان هەموو بەستبەوە بە مەسەلەی نەوتەوە کە ئەو مەسەلەی شکستی خوارد بە جۆرێ لە جۆرەکان هەشەکشەی زۆریان لەو مەسەلە کردووە سیاسەتی ڕاست و دروست ئەوەیە کە ئێستا ئێمە بڕێ کورد بڕیاری دا بچێتەوە بەغدا لە دوای مانگی پێنج حکوومەتێکی نوێ لە عێراق دێتەکایەوە عێراقێکی نوێ دروستە بێ ئێمە گرە و لەسەرەوە ناکەین کە عێراقێکی سەرکەوتووە بێ بەڵام لانی کەم بڕیارمانەوەی بچینەوە بەغاوە پارتی دیموکراتی کوردستان و هەموو لایەنەکانی تر بڕیاریان داوە بەشداری لە انتخابات بکەن ئەگەر دەیانەوێت بەشداری بکەن دەبێت لە هەموو ناوچەکان بەشداری بکەن بە تایبەتی تەرکیزی هەموو لایەنەکان لەسەر کەرکووک و ناوچە ناکۆکستان بێ پارتی بە پێچەوانەوە تەرکیزی خۆی لەسەرم ناوچانە لابردووە و هەوڵەدا پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی کەرکووک و ناوچە جێناکۆکستان نەکا لە ڕاستکردنەوەی ئەو بارە گلاوەی کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەسەر ئەو ناوچانە قسەیەک شەیە لە میدیاکانەوە حتمەن گوێ لێ بووە 20 لە ماوەی ڕابردوودا وەفدی دەستگای میتی تورکیا هاتۆتە کەرکووک و دواتریش پارتی بینیەوە و ئەمە ئەجێندای میتی تورکیە کە پارتی بەشداری هەڵبژاردن نەکات لەو ناوچانە یەگومان کە نۆرەمانە ڕوونن خۆ میتی تورکی باشکرا بارەگانێ لە ناوچەکانی ئەولاوە هەولێر و لە دەرەوەی میتی تورکی چەند جار لە دوو مانگی ڕابردووە دوو جار بە نهێنی قاسم سلەیمانی شۆتە ئەو ناوچانەوە خەڵک ئەوە باشترا ئازانێ و مەسەلانە ئەمانە نامانێ بچنە و تەفاسیلانەوە ئێمە چوارچەوەی مەسەلەکان باسەکەین کە چی پێویستە لە ئێستاە بکرێ بە باوەڕ یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵیدا بۆ یەکلیستی هەبێ لەسەر ئاسی کوردستان هیچ نەبێ لانی کەم لە ناوچە جێناکۆکستان کە لایەنەکان بە تایبەتی پارتی ئامادە نەبوو ئەو بکە و لایەنی تریش ئامادە نەبوون یەکێتی نیشتیمانی نابێ بوەستێەوە چاوەڕێ ئەوە بکە کە ئەوان نەهاتوون بەڵکو یەکێتی دەبێ قسە هەبێ لەو ناوچانە و چۆن حزوری هەیە یەکێتی نیشتیمانی نوێنەرایەتی خۆی ئامادە بکە و خەڵکی کەرکووک ئامادە بکە و دڵنیایان داتێکە یەکێتی نیشتیمانی هەمان یەکێتەکەی پێش ڕووداوەکانە جارێکی تر دەتوانین لە کەرکووک ناسنامەی ئەو شارارۆک و جاران بپارێزین و نوێنەرایەتیان بکەین و لەگەڵ خەڵکی خۆمان بین و بتوانین لە عێراقی دوای مانگی پێشکە انتخاباتەکرێ ئەو زەرەر و زیانانەی بەر شارەکە کەوتووە لانیکەم لە ڕێگای نوێنەرەکان یەکێتی نیشتیمانیوە لە ڕێگای ئارەستەکردنی سیاسەتی ڕاستەقینە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە باوەڕی بە هەڵبژاردن و بەشداری لە عێراقی نوێیە بتوانێت تەعویزیان کاتەوە بتوانێت لەگەڵ خەڵکی کەرکووکەوەی درستە باشە دێمەولات دوای بیسەرانی خۆشەویستی رادیۆگەلی کوردستان ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەت پێشکەش دەکەین سەبارەت بە پرسی عەفرین و پرسی هەڵبژاردنەکانی عێراق لە داهاتووە لە مانگی 5 و پرسی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە میوانداری بەڕێزان کاک محەممەد گۆڕەدێمی لێ پرسراوی کۆمیتەی ڕێخستنی چوارتا بەڕێز کاک عەبدوڵڵا کەریم لێ پرسراوی کۆمیتەی چواری ڕێخستنی چوارباغ بەڕێز کاک ڕەشاد گەڵای لێ پرسراوی کۆمیتەی ڕێخستنی مەخموود بەڕێز کاک محەممەد حەمەد ساڵی لێ پرسراوی کۆمیتەی شەهیدان لە کەلارەوە لەگەڵمانە کاک محەممەد ئەگە بێمەوە لای جەنابێت بابەتێکی تەوەرێکی تری بەرنامەکەمان قسەکردن بێ لەسەر کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر لە میدیاکانە بیستین کە فلان ڕۆژ دیاری کرا فلان ڕۆژ دیاری کرا بە بۆ چوونی تۆ کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان زەرورەتی چیە گرنگی چیەوە پێویستە بەسرێ و پێویستە هەڵوێست و پرەنسیپ و مەبادیەکانی ناو کۆنگرە چی بن لەم هەلوو مەرجە دژوارێکی کوردستانی تێکەوتووە لەگەڵ بەغدا لەگەڵ شەڕی عەفرین و نەبوونی ئیمکاناتی دارایی و کەمی بوو چۆم و چەو ژیانی خەڵک و مەترسی لەسەر هەرێمی کوردستان و دەخالەتی وڵاتانی ئێران و تورکیا لە منتقەکە و پشتکردنە هەرێمی کوردستان لەلایەن ئەمریکا بۆی ڕیفراندۆمەوە وەشکستی ڕیفراندۆمەکەی بارزانی و زۆر گرفت و گەورە لە بەردەم هەرێمی کوردستان هەیە ئەم کۆنگرەیە چی بکات زەرورەتی چییە؟ بەنسبەت کۆنگرەوە دیارە بەدەر لە کۆنگرە هەر ئینسانێک لە دنیاە پێویستی بەوە هەیە ساڵانە چێکی بەرنامەکانی خۆی بکاتەوە جاوەرە سیرکە بڕۆ بۆ کۆنگرە و بە تایبەتی کۆنگرە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە تا ئەمڕۆ بەرپرسیارەتیەکی مێژووی گەورەی لە ئەستۆیە بە ئێستاشەوە کاگەنۆرجان
ئەگەر تێبینی بکەی بەشێک لە فەوزا سیاسیەکان کە لە وڵاتی ئێمەیە هەیە بەشێک لە ململە سیاسیەکان و بەشێک لەو چێشۆ مەشاکیلانەی کە هەیە دڵنیا بەبەستراوەتەوە بە هەنێ کێشە و مەشاکیلەوە کە پەیوەستە بە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەویش نەبەستنی کۆنگرێ کۆنگرەوە تا بەستنی کۆنگرەوە تا ژیانەوەی سیاسی بنیادنانەوەی ئابووری جا ئابووری لەسەر ئاستی کۆمەڵگا لەسەر ئاستی حزب دەوڵەت بەڵێ و بنیادنانەوەی عەدالەتی کۆمەڵایەتی جارێکی تر ئەمە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر ضرورە چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکخراوێکی سۆشیال دیموکراسی وەکو بۆ خۆتان نەزانن لە سەرەتای دروستبوونیەوە چەندین فکر و منبەری جیاوازی لە نێودا هەبووە ڕاستە ئەمە قورسایی خسوەتە بەردەم نەبەستنی کۆنگرە بەڵام نە ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی لەم قۆناغا هەستیارەدا زۆر بە زووی هەوڵ بدا کۆنگرە ببەستێ ئەگەر کۆنگرە نەبەستێ ئەوە بەرپرسیارەتی مێژوویی دەکەوێتە ئەستۆی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشبەختانە لەم ڕۆژانەیە ئەنجومەنی ناوەند لەگەڵ ئەنجومەنی سەرکردایەتی کۆبوونەوەیەکی فراوانیان ئەنجام داوە و پێشنیارێکی ئەنجومەنی ناوەند بووە بۆ بەستنی چوارەمی کۆنگرەی یەکێتی بڕیارە لەم چەند ڕۆژەدا بەپێی دەنگ و باسەکان ئەنجومەنی سەرکردایەتی دابنیشێ و بڕیار لەسەر ڕۆژی کۆنگرە بدا هەست چەند پێشنیارەکە بۆ 5/3 بەڵام بڕیاردانی ئەنجومەنی سەرکردایەتی ماوە من لێرەوە داواکەم لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشنیاریان بۆکەم دڵنیایانەکەمەوە هەموو جەماوەری خەڵکی کوردستان هەموو کادرەکان بە تایبەتی کادران و دەنگدەران و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕوانی بڕیاری ئێوەیە ئەگەر ئێوە بڕیار نەدەن ئەوە مێژوو ڕەحمتان پێ ناکات دڵنیابن ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی لە دوجارە کادر و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەمە قبوڵ ناکەن چکە کێشە و مەشاکیلەکانمان ئەمەندە کەڵەکە بووە ئاوا بڕوە ناتوانین چارەسەری هەمویان بکەین بەڵام پێمان وایە بەستنی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان پێش ئەم هەڵبژاردنەی کە بڕیارە 12/5 ئەنجام بدرێ بۆ پەرلەمانی عێراق ئەتوانین زاڵ بین بەسەر هەنێک کێشە و گیر و گرفتە بەڵام ئەگەر ئەوە نەکرێ نەک زاڵ ئەبین بەسەر ئەوەیە بەڵکە هەموو ئەو دەستکەوتانش کە لە ڕابردوو بە دەستمان هێناوە لە دەستی ئەدەین بەڵام وەکو وتم دڵنیاتانەکەینەوە کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان جەماوەری خەڵکی کوردستان دڵسۆزانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە کۆنگرە ببەسترێت چکە کۆنگرە ڕۆحی جەنابی مامجەلار شادەکە ڕۆحی شەهیدەکان شادەکە و کەسوکاری سەربەرزی شەهیدان دەنگدەری یەکێتی ئەمە قبوڵ ناکەن لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی دێمەوەلات بۆ دوایین قسەکانمان بەڕێزگا بڵاگەر بەسی جەناب سەبارەت بۆ کۆنگرەی چوارەم یەکێتی وەی کاک محەممەد جووتی پێویستە و کۆنگرێ بەسێ ضرورێتەیە بۆ چاکنی بارودۆخی ئابووری سیاسی کۆمەڵایەتی و تەنانەت لە هەموو شیگرتر بۆ چاکنی بارودۆخی ناوخۆی حیزبەکەیە و لانی کەم لە بەرامبەر ئەو مەترسیانشکەم پێشتر باسم کرد لەسەر هەرێمی کوردستان و لەسەر کورد بەگشتی هەیە کۆنگرە لە حیزبە ئەگەر کۆبوونەوەیکی ڕێخستن بێت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی چوار گرنگێکی زۆر گەورەی هەیە لەبەر چەند خاڵ یەکەم کۆنگرە 4 ساڵی بەسەڵات تێپەڕیوە مەفروض دوو کۆنگرەمان بگرتەیە نەگەی سەباسی کۆنگرەی چوارمان بکردایە خاڵی دووەم ئەو هەموو گۆڕانکاری کە لەم ناوچار ڕوویداوە گۆڕانکاری سیاسی و ئابووری لەم ناوچار ڕوویداوە خاڵی سێهەم کادری یەکێتی خۆی مەدرسەیەکە بۆ پێگەیاندنی کادرە گەنجەکان ناومێد دەبن کە ناومێد بوون بەشێکیان دانیشن بەشێکی تریشان لەوە چە بچەنەوە حیزبی ترەوە ئەنی ئەمەش زارێکی ترە بۆ یەکێتی کە کۆنگرە ناگرێ خاڵێکی تر کە لە هەمووی گرنگترە ئەوەیە کە ئەم سەرکردایەتیە لە پلینیۆمەکەی پێشوویە کە پلینیۆمێکمان گرتەوە لەو پلینیۆم بڕیای 6 مانگی بۆ خۆی تازە کردێتەوە من نازانم هەتا کەی هەر بەردەوامە بێم سەرکردایەتیە و ئەم سەرکردایەتیە پێویستە کۆبوونەوەی بکە بڕای ڕۆژی کۆنگرە بدا لانی کەم ئەگەر کۆنگرێژ ناگرێت پلینیۆمە بگرێت چکە کادری خوارەوە ئێستا بەڕاستی ئەو هەموو زەختی ئەو هەموو تایی کە لەسەرەوە هەیە خەڵکی دابەزێ بۆ کادری خوارەوە و کادری خوارەوە کە ناومێد بوو درەنگتر چارەسەرێ بێت و ئەو هەموو کێشەیە کە ناوێکێتیا دروست بووە خۆ ئەگەر ئێمە باسی کۆنگرەکەین کۆنگرە بێت لە کاتێکا بگرێ حیزب کێشەی کەم بێت بەڵام ئێمە هەموو ڕێکانمان تاقی کردێتەوە بۆیە داوای کۆنگرەکەین
هێنا کۆنگرە لەوە چێت ئەم هەموو کێشەی کەوێن بەتەمان چارەسەرکە بۆ چارەسەر نەکرێت بەڵام لانی کەم ئەتخاتەوە سەر پێی خۆی و قیادەیەکت بۆ دیارەکە کە بتوانێت بڕیار بۆ بدا لە انتخاباتەوە انتخاباتی داهاتی کوردستان دەچی کە انتخاباتی گرنگتر لە انتخاباتی ئێمە چکە لیستی نوێاتۆ تەکایەوە هاوپەیمانی نوێ دروست بووە بۆ یەکێتی گرنگە بە زووترین کات سەرکردایەتێکی بیل لە بەستی کۆنگرەکەی بەڕێز کاک ڕەشاد گەڵاڵی هەڵوێستی ئێوە چیە جەنابتان بە تایبەتی لەو ناوچانە کە گرفتی زیاتر هەیە لە ناوچەکانی تر بە حکومی تاک حیزبی پارتی لەو نانتقەیە پێتان وایە کۆنگرە یەکێتی نیشتیمانی کوردستان چەنە زەرورە هەم بۆ ناوخۆی هەم بۆ خوێنی شەهیدان و وەکو کاک محەممەد جووتی بۆ ئارامکردنی جانی جەنابی مام جەلال و هەم بۆ پێداویستی حیزبەکەەوە هەم بۆ وەڵامدانەوە بە خواستەکانی خەڵکو بۆ مەترسیانی کە لەسەر خەڵکی کوردستان هەیە ئاڵێستیەوە چییە؟ دیارە ئێمە ئەگەر نێوخۆی حزبەکەی خۆشمان بینی بەڵام لەگەر دەوروبەری خۆشمان کۆنگرەکانی حزبولانە سیاسەکان بە تایبەتی لە پارتەکانی تری کوردستانمان بینی کۆنگرە لای ئێمە بۆ شتێکی زۆر ئەسکەم لە نێو هەموو حزبێکی سیاسی دوای وەفاتی سکرتێرەکان ڕاستەوخۆ بە چەند ڕۆژێک کۆنگرە دەبەسترێ و سەرکردایەتێکی نوێ هەڵدەبژێردرێ بەڵام نێو یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناو مانەوەی خۆیان بە ناشەرعی سەرکردایەتێکن بەڕاستی هۆکارن بۆ دابەشبوونی یەکێتی بە دوو جار و ئێستاش ئەو بەشەی کەماوەتەوە کۆمەڵک لە سەرکردەکان لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام بۆ خەشتێکی لێتەکەن یان کوڕەکانیان ناردنی بکەن بۆ لیستی تر من زۆر پێسەیرە بەڕاستی ئەم حزبەی ئێمە یان بڕیاری خۆی خەڵکە کۆتایی پێبینی بێکێتی نیشتیمانی کوردستان هیچ درێژە بەو زۆرە خەبات نەدا یان ئەوە کە دەبێت کۆنگرە ببەستێت کۆنگرە ئەوە پێشنیاری منە بۆ سەرکردایەتی ئێستا ئەوە بزات بۆ بنەماڵی مەری مام جەلال دەبێت لە هەموو حاڵەتەکان یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرە ببەستێتن لەم بەروارێکە دانرێ وەرەوە من دژی ئەو بەروارەوەم پێم خۆش بوو بەر لە ساڵی نوێبی دەبێت کۆنگرە ببەستێتن بەڵام ئەو وەزعی بەتایبەتی ئەو بارە جێل کە عێراق دروست بوو لە ساڵی بەتایبەتی ئەمە دوای ئەگەر من لەگەڵ بەستی کۆنگرە بووم زووتر بەر لە ساڵی نوێ بەڵام بە هەرگیز ناتاو لەو حزبانە بکەین ئەوە هەدەفە لە پێشمانە ئەوە پێدە لە پێشمانە ساڵم حکیم کوڕەکەی لە سەنگەری شەرەف خۆی بە شەهیدکردندا کەسی کۆنگرەیەک دوو لاکیاندا بەچیتر هاتەبوویتە کۆنگرە دەبێت تاکو مردن دەبی ئەوانە سەرکردایەتی ئێمە بن هێدە باش ئەم سەرکردایەتی ئێستا هۆکاری شکستی ئێمە لە ڕێکان دووەم ئەم سەرکردایەتی ئێستاکە هۆکاری دوو جاری شقاق لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و بێزگەر لە جەماوەری خوارێ ئەگەر تۆ لە من دەپرسی بەڕاستی ئەو سەرکردایەتی ئێستاکە ئابرووی یەکێکیان بردووە ئابرووی کادیریان بردووە وایان لێکردوین کە ئێمە مەسوول کۆمیتەی نەتوانین ناو جەماوە داوای لێ بکەین چۆن دەکری ئەمانە بەم شێوێ نوێنەراتی باشە دوای دێمە پەیامەکە بۆی بگاتن من پێم وایە زەروریەتی قۆناغیەوە دەخوازێ دەبێت کۆنگرە ببەستێتن چونکە کاروانی پرسکۆ یەکێتی بم دەموچاو کەنەستێک ئێستاکە بەڕێوە ناتێت مستەحیلە یعنی ئەوە بۆیە من پێشنیار دەکەم تۆی بە پرسەکانی کۆمیتەکان لە هەر شوێنەیەک یان ئەنجومەنی مەڵبەندەکان بە تایبەتی لە دوای تقریبا 3 ساڵ زیاترە من پێم وایە گەر هەواڵانم هاوکارم بن پێم وایە ئەوەی تعمیمێکی مەسەی بەرەختم هاتووە ئەنجومەنی مەڵبەند پێک دێن لە بەرپرسی کۆمیتەکان زایدەن بەرپرسی بەشەکان زایدەن دێگرەکان باش بۆیە پێم خۆشە بەیەک دەنگ کۆیان پێداگیری لەسەر کۆنگرە بکەن ئەمانە بەڕاستی شەرعیەتیان نەماوە بۆیە باشترین چارەسەر ئەوەی ئێمە دەنگکانمان بکەینە پاڵدەنجێکتر بۆی کۆتای پێبین بەو دەکترازانە هەموو ڕۆژە دوو مەسیری سیاسی بۆ لای دیار ببتەوە قسەیەک بکاتن یان بەڕاستی زیانی زۆریان پێگەیاندین و ئەگەر دەم کوتی بکرێنە قسە نەکەن زۆرمان قەزانسەرە با هیچ ئیش نەکەن بۆ یەکێتی دەسۆز نەبن بۆ یەکێتی بەڵام قسە نەکەن فقط ئەوەندە باشە دوای دێمەوەلات زۆر سپاس دەکەم بەڕێز کاک محەممەد حەمزاڵا هەڵوێستیەوە چێ سەبارەت بە کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت لەنا ئەو هەلو مەرجە دژوارەی کوردستان و ناوچەکە و جیهان خۆشبەختانە ئێستا لە وەرگانەکانی خوارەوە لە ناو کادرەکاندا کادرە بەزمونەکان و بە تایبەتی کادرە گەنجەکان لە ناو ڕستنەکاندا جمجوول و گەرمگوڕێکی زۆر هەیە بە ئاراستەی بەستنی کۆنگرە واتە فشارەکان پڕبوونەتەوە لەسەر ئەساسەی کە ئەوان کاتی خۆیانیان بەسەر بردووە بە باوەڕم لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم سەرکردایەتیەی
6 ساڵی ڕابردوو لە ڕۆڵبینینە بەلاوەستترین سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەژمێرێ بۆیە هیچ لیان ڕازی نین بەداخەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی سیاسی گەورە و کاریگەر بوو لە هەموو ڕووداوەکانی ڕابردوو بەڵام بەهۆی ناکۆتیەکانی ئەم سەرکردایەتیەوە بەشێک لەو ڕۆڵە کەم بووەوە بۆیە خەڵکی خۆمان و خەڵکی کوردستان و هەزاران ئەندامی یەکێتی نیشتیمانی بەگلەین لێمان و باشترین بژاردە لە ئێستا بە باوەڕم بۆ بەڕێز ئەم سەرکردایەتی ئێستا پەسەندکردنی ئەو پێشنیارەی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ دیاریکردنی ڕۆژی کۆنگرە بەڵام کۆنگرەیەک بە دەردی کۆنگرەی سێ نەچێت کە کاتی زۆرماندایە مەسروفاتی زۆرمان تیا کرد مناقشەی زۆرمان تیا کرد بەڵام لانی کەم نەیتوانی چارەسەری بەشێ لە کێشەکانمان بکە هیوادارم ئەم جارە کۆنگرەیەک بدەستین کاتێکی کەم مەسروفاتێکی کەم بەڵام بە لە خۆبردووی و عەقڵزاڵ بێ بەسەریدا بتوانین لانی کەمی کێشەکانمان چارەسەر بکەین قسەمانە بێ لە ناو ڕووداوەکان ئەم کۆنگرەیە دەتوانێت چەند شتێکمان بۆ بکە کاکەنوەر یەکێک لەوانە شەرعێت دەداتەوە بە وەرجانەکان و هیچ نەبێ پەیڕەوێکی نوێمان دەداتێ بەرچاومان ڕوونە 3 بۆ 4 ساڵ کاتمان دەداتێ کە کار بکەین بۆ یەکێتی بخێنەوە سەرکەی ئاسایی خۆی لەو بارودۆخە ناخوازراوەی کە ئێستا هەیە دەری بکەین و بە خەڵکی خۆمان بە خەڵکی کوردستان وەکو پەیامێک بە هەموو یەکێتیەکان بەدەکان و بەکەسوباشە بڵێن ئێمە باوەڕمان باڵگۆڕی دەسڵات هەیە پێویستە ئەم سەرکردایەتی بگەنە و قەناعەتەوە باشە کاک محەممەد ساڵح کاتی بەرنامەکەمان کۆتایی هاتووە ئەگەر دوایین سەرنجی جەنابەت دوایین بۆ چوونی جەنابەت لە ماوەی چەند سانیەکە پێم بڵێ سپاست دەکەم دوا بۆ چوونمەوەیە کاکە ئێمە هەمیشە وە سیاسەتی چەسپایی یەکێتی نیشتیمانی باوەڕبوونە بە ئاڵگۆڕی دەسڵات باوەڕبوونە بە دیموکراسی باوەڕبوونە بەوەی کە خەڵک دەوێت پێویستە ئەم سەرکردایەتی بگاتە و قەناعەتە باڵگۆڕیان بەلاتوونیشان لە یەکێتی ناکەون و فرامۆش ناکەن یەکێتێکی نوێ پێشکەشی میلەتەکەمان بەڵێ دروستە زۆر سپاست دەکەم بەڕێز کاک محەممەد حەمەد ساڵح لە پرسیاری کۆمیتەی شەیدانی کەلار بەڕێز کاک ڕەشاد گەڵاڵی دوایین قسە و کۆمنتی جەنابەت ئەگەر بە لە چەند سانیەکە پێم بڵێ من دەکەم کۆنگرەی داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەربێت لە تەوافق کۆنگرێکی خۆت بێتن بۆی بۆیە من لەگەڵ تەوافق نیم بێن ئەمە ئەوەندە پشتی ئەو مۆدەڵ پۆستە بۆ تو ئەوەندە ئەندامەسەکەی ئەوەندە مەکتب سیاسیە بۆیە وەکو هەواڵی پێشوون باسی کرد باشترین چارەسەر ئەوەیە ئاڵوگۆڕی ئاڵوگۆڕی دەسەڵات کاتێک چارەسەرە دۆخستن بەخشا زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاک ڕەشاد گەڵاڵی لە پرسیاری کۆمیتەی ڕێخستنی مەخمول لە مەخمول و لەگەڵم و بەڕێز کاک عەبدوڵڵا کەریمەکە دوایین هەڵوێستی جەنابەت لە چەند سانیەکە پێم بڵێ سپاس دەکەم زۆر سپاس وڵایی من ئاواتم ئەوەیە ڕۆژی 5 لەسەر مەزاری گەورەی مام جەلالەوە بڕیاری کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان هیوادارین زۆر سپاس بۆ بەڕێز کاک عەبدوڵڵا کەریم لە پرسیاری کۆمیتەی ڕێخستنی چواربە بەڕێز کاک محەممەد گۆڕەدیمی ئەگەر دوایین هەڵوێستی جەنابەتشتم پێ بڵێ سپاس ئێمە پیادەی دیموکراسیەکەین وەک حزبێکی دیموکراس خواست بۆیە گرنگە ئەو قسانەی و هەواڵانم باسییان کرد ئاڵوگۆڕی دەستا و دەستکردنی دەسەڵات دیموکراسیانە بێ و قۆڕێک نەکرێت و هیوای ئەوە ئەخوازم کە بە زووترین کات ئەوەی کاک عەبدوڵڵاش باسی کرد کە لەسەر مەزاری مامی گەورەمان بڕیاری کۆنگرە زۆر سپاس بۆ میوانەکانم بەڕێزان کاک محەممەد حەمەد ساڵح لە پرسیاری کۆمیتەی شەیدانی کەلار بەڕێز کاک ڕەشاد گەڵاڵی لە پرسیاری کۆمیتەی ڕێخستنی مەخمور بەڕێز کاک عەبدوڵڵا کەریم لە پرسیاری کۆمیتەی ڕێخستنی چواربە بەڕێز محەممەد گۆڕەدیمی لە پرسیاری کۆمیتەی ڕێخستنی چوارتا و بڕیار بوو بەڕێز کاک سێوان محەممەدیش لە پرسیاری کۆمیتەی ڕێخستنی خورماڵەویش لەگەڵ بێ بەداخەوکە نەیتوانی بەشدار بێ زۆر سپاس بۆ ئێوە کە بەشدار بوون هەر چوارتان کاتی خۆتان گرت و سپاسانەکەم بە هیوای بەستنی کۆنگرەیەکی باش بە هیوای سەرکەوتنی شۆڕشی خەڵکی ئەفرین و تێکشکاندنی ئۆپراسیۆنی سوپای تورکیا و بە هیوای هەڵبژاردنێکی پوخت و هەڵبژاردنەوەی بتوانێت لە ئاسپێداویستەکانی خەڵکی کوردستان و عێراق بێ بۆ گەشەکردنی پرسی دیموکراسی و پلۆرالیزم بە بەداری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوان ئەو هەڵبژاردنانە بە نەزەری ئەتیبار وەربگرێ و ڕاستیەکان زۆرتر بە خەڵک بڵێ و کەم و کوڕیەکانیش دان بە کەم و کوڕەکانی شابنێ بە تەسەوەری منەوانە کاتە نقطەی هێز بووی و سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ بیسەرانی ڕادیۆ گەلی کوردستان تا بەرنامەیەکی داهاتوو تایبەت کاتێکی خۆش ماڵتان